بسم الله الرحمن الرحیم. بینەران و بیسەرانی خۆشەویست و ئازیزی پەیام، سەلام و میهرەبانی و ڕەحمەتی خواتان لەبێ و کاتەوەش کاتێکتان شاد بێ لە بەرنامەیەکی تری باس و خواست بە ئێوەی عزیز و خۆشەویست دەگەینەوە. تەورەی بەرنامەی ئەمڕۆمان با هەمیشە یادی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەینەوە. سەردەمێک پڕ لە تاریکی و ستەم و چەوسانەوە، مرۆڤایەتی غەرقی کوشتن و ململانەی نێوان هۆزەکان و چەوسانەوە و بە کۆیلەکردنی هەژارەکان و دەمارگیری و هۆزگەرایی و هەوڵدان بۆ سەرکەوتنی خێڵ و عشیرەتەکان بە حەق و ناحەق، شانازیکردن بە حەسەب و نەسەب و پێداگیری لەسەر پاراستنی شەرەف، شوێنگەی کۆمەڵایەتی کە بۆ هۆی هەڵگیرسانی شەڕ و جەنگ لە نێوان هۆزەکان و بەردەوامبوونی بۆ چەندان ساڵ و ڕشتنی خوێن بە ناحەق شتێکی زۆر سادە بوو، سەرڕای ئەوەی ئەو شەڕ و جەنگانە لەسەر شتی سادە و کەم نرخ بوو. بەڵێ لەو زمانەی کە مرۆڤایەتی لەم سەرتا و سەری دنیا کەوتو بۆ نێو جێژاوی نەفامی و دووبەرەکی و یەکتر سڕینەوە، خۆی گەورە بە سۆز و میهرەبانی خۆی فریاد ڕەسێکی بۆ ناردن و وەکو خۆری دەمکەلی بەیان بۆ سەر بیابانی شەقاری بێدادی هەڵات و محەممەدی سەردار صلی الله عليه وسلم لە نیوە دورگی عەرەبی کە سەرگەردانترین مەملەکەت و جوگرافیا بوو لەو سەردەمەدا بۆ پێشەنگ و دەستی کرد بە بانگەواز و تێکۆشان لە پێناو هۆشیارکردنەوە و بەدەمۆچوونی هاواری بێنەوە و ستەمدیدەکان. ساڵانە لە بۆنەیەکی دیاریکراو دەکە 12 ڕەبیع الأول یادی پێغەمبەرمان محەممەد عليه الصلاة والسلام دەکرێتەوە یاخود دەکەینەوە. ئایا بەمە دەگوترێت یادکردنەوە یاخود یادکردنەوە دەستگرتنە بە سونەت و فەرمودەکانی و شوێن پێهەڵگرتنیەتی لە تەواوی هەنگاوەکانی و لە تەواوی خۆناغەکانی ژیانیدا؟ ئایا یادکردنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زەمنێک و کاتێکی دیاریکراوی هەیە یاخود بەردەوام دەبێت و دەبێ ئێمەی شوێنکەوتەی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەمیشە بە فەرمودە و بە ئاکار و ڕەوشتە جوانەکانی پابەند بین. خۆشەویستانم، بۆ قسەکردن لەسەر تەوەرەی ئەمڕۆی بەرنامەکەمان بە هەمیشە یادی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەینەوە. میوانداری مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا عوسمان شێرەی زانای ئاینیمان کردووە. مامۆستا زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاستان دەکەم، خوا سەلامەتەکە. مامۆستا صلوا عليه وسلموا تسلیما. اللهم صل على یادکردنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چیە و چۆنە؟ هەرەوەی کە ئێمە دەڵێن شوێنکەوتەی پێغەمبەرین صلی الله عليه وسلم، ئیتر کە هەنگاوەکە کارەکە دروستە و هەنگاوەکە کۆتایی دێ یان دەبێ بەڕاستی تەرجەمەیکەین؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه وأمته أجمعين. هەڵبەتە یادکردن و باسکردنی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە کاتێکی وا کورتە و لە ڕۆژێکدا یا لە چەند ڕۆژێکدا حەق نادا بە پێغەمبەر عليه الصلاة والسلام. لە شأن و گەورەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام زۆر لەوە گەورەترە کە ئەو بۆ کورتیە باسی بکەین، وەکو چۆن مەحوی ڕەحمەتی خوای لێبێ لە دوو دێڕا کە باس لەم قەزیە کە ئەفەرمێ چ مەدحەیەکت بکەم لایق بە تۆ یا خەیرە خەڵقی الله، منی بێ خێری نالایق کە جیبریل الثەنا خوانە. بەیانی گەورەی خولقی کەسێ ئاەت لە شەعنی بێ، نەمەقدۆری من و تۆیە نەئیشی قیس و سەحبانە. لە ڕاستیە باسکردنی پێغەمبەر عليه الصلاة والسلام، یادکردنەوەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام وەکو سەرەتاوتم تەنها بە چەند قسەیەک نابێ و لە شەعنی من و تۆ و ئەمثالی ئێمەشدا نییە، چونکە خوای گەورە و پەروەردگار خۆی وەسفی ئەکا لە شوێنێک دەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک، لە شوێنێک دەفەرمێ لەعەمڕک سوێندی پێدەخوا بە تەمەنی، وەکو ئیبن عەباس ئەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هیچ کەسێک بەو گوێرەی ئەم ئایەتەکە خوا ئەفەرمێ لەعەمڕکە لەفی سەکرەتیهم یەعمەهون، باسی قەومی لوتە، بەڵام خوا سوێن دەخوا بە پێغەمبەر، بە حەیاتی پێغەمبەر، بە ژیانی پێغەمبەر، بەو کاتێک تێیدا لەدایک بوو، بەو کاتی تێیدا ژیاوە تا ئەو کاتی وەفاتەکە ئەو 63 ساڵە خوای گەورە سوێندی پێدەخوا. دەفەرمێ ئیبن عەباس ئەفەرمێ ئەمە ئەوەمان پێدەڵێت کە هیچ کەسێک لە سەر ئەرزدا لە پێغەمبەر گەورەتر نەبووە، چونکە خوای گەورە و پەروەردگار سوێندی بە تەمەن هیچ کەسێک نەخواردە جگە لە محەممەد صلى الله عليه وآله وسلم. أوش كخوا فرمي ورفعنا لك ذكرك، خوا فرمي
یادی تۆمان بەرز ڕاگرتووە. هەر ئەوەی کە خوا ئەفەرمێ إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. لشأن قوري پیغمبر عليه الصلاة والسلام كخوا بفرميت أي إيمان داران پیشان فرمي خوا پاشان ملائكة يصلون على النبي صلوات لسر پیغمبر أدن عليه الصلاة والسلام. جاليرة إما بس من لمعنى صلوات نية بچن معنى ده ما بس صلواتي خواتشية ما صلواتي ملائكة صلواتي برواداران وخلق شيء بلام هربع شيء وعامكي خوي مكانتي صلوات ليرك أخوة بس قوري پیغمبر عليه الصلاة والسلام مكانتك ليش شو ده سيري معنى آياتك بك إن الله وملائكته يصلون خوا باشان ملائكة صلوات أدن لسر شيء على النبي لسر پیغمبر عليه الصلاة والسلام بناوي خوشي بانيناك بصفتي النبي أي دوينه يا لشرين ترابع الرسول أي دوينه إن جاء فرما يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. أي إيمان داران إيوش صلوات صلوا عليه وسلموا هم صلواتي لسر بدن وهم سلامي لبكن وسلموا تسليما بسلام كردن. أما ليرك كاتجيم الصلوات تدين لفظي صلواتك كلا پیغمبر وفيربوين عليه الصلاة والسلام شون دلين اللهم صل على محمد بهمو تعبير كان كأوتره على حبيبنا وعلى نبينا بحر كان وعلى شفيعنا بلام سيري دعاك بك تقول اللهم صلي دعاك خواه أتو صلوات بدا يعني حمو صلواتك كإما صلوات دين خواه ما صلوات نادي دواكين كي صلوات لسر پیغمبر خوا صلوات أدا كما دم خوا صلوات أدا صلواتي خواي قورو پروردگار لسر پیغمبر عليه الصلاة والسلام چيا برس كرنوي بلو شأنيتي بسر مخلوقات دال الرجي قامت دال بهش دال آسمان كان كواتا يادي پیغمبري خوا عليه الصلاة والسلام اما خواي قورو پروردگار بردوام باسي كردو لقرآن أخلاقي باس كردو دعوكي باس كردو شوي أسوق قدوي باس كردو ناوكي هي ناوة لچن شوينك بناوي محمد هاتوا يا بأحمد هاتوا هكذا كواتا يذكرنا پیغمبر إخوة عليه الصلاة والسلام تنها قصنية تنها برنامج هيك نية بلكو على مدار زمان همو ساتو همو كاتك هر وقت شون مثلا استئما لشو الروجك دا كيومان لبانك دبي بين جار بانك بيجي كده الله أشهد أن محمد رسول الله دعاء شات من يعني باش لدعاء توحيد كلمة توحيد لدعاء لا إله إلا الله دلتي أشهد أن محمد رسول الله همو بانك بيجي كبانك دا روجي بين جار طبعا دجار شكل همو بانك كدو بارابته همو بانك دو جار بتري لأنه إيش ده أجر تقول لنا تشهد تحية ده أو تحياتك للبيغمبر عليه الصلاة والسلام باستراوة صح وثابت يجا ها أشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله دايش اللهم صل على محمد همو أما أم شايتي دانا أم صلوات لسردانا بردوام بويك بيغمبر عليه الصلاة والسلام وأخلاقه آكاري دائما لضلي إنسانا كان كناوي زيندوبو أو كاتا إنسانا كجواليك كأخلاق يجي لنا ما دا زيندوبو أبي قمان بيوس إيمت شون یادی بکەینەوە یادی پێغەمبەر عليه الصلاة والسلام بکەینەوە ئەم یادە ینی شتێک بێت چەسپی بێ دەبێت لە دڵماندایان بۆ ساتێک بێ و بۆ ساتێکی دیکە ماڵاوایمان لێ بکە یان کەم و زیاد بکە یان ئێمە ئەم یادکردنەوەی تۆ مامۆستایەک وەک زانایشی ئاینی پێدوایە دەوێت موسڵمانان بەردەوام ئەمە چۆن لە خۆیاندا بکەنە حاڵ لە قورئانە خوای گەورە پەروەردگار چەند شتێکمان بۆ باس کرد یەکەم پێغەمبەر بە ئوسوە ناوە برابر بكسك كتشاوي لي بكري بقدوة باسيك وكفرمي لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر هركسك إيمان داره لمن كان يرجو الله واليوم الآخر هركسك باور داره ديويت رضا من دي خواهي دسكوي ايويت سربرز بي لقيامته چونك ام دو خاله دو پایو دو تەوەری زۆر گرنگن بۆ ڕێکخستنی ئینسان بۆی ئینسان ژیانی ڕێک بێ لە دنیا یەکەم
باوەڕبوون بەخوا پاشان باوەڕبوون بە قیامەت ژیانێکی تر دوای ئەم ژیانە دوای مردن. ئەلێرە خوا فەرمێ دڵنیابن لەقەد بە تحقیق سوێن بێ و دڵنیابن كان في رسول الله أسوة حسنة لە پێغەمبەرانەوە یا لە پێغەمبەرەوە عليه الصلاة والسلام لێرە کەم بەستی پێغەمبەری خۆی عليه الصلاة والسلام باشترین سەرمەشقی ژیان هەیە بۆ ئێوە بۆ کەسانێک کە دەیانەوێ هەم ڕەزامەندی خۆیان دەستکەوێ و باوەڕیان بەخوایە و ئەیانەوێ لە قیامەتدا بەرەندە و سەرکەوتوو بن. هەنەوە پێغەمبەر شەفاعەتیان بۆ بکە کە لێرە ئەفەرمێت چاوی لێ بکەن. خۆ چاو لێکردنەکە چییە؟ ئەو دڵنیابین پێغەمبەر عليه الصلاة والسلام کە دوای ئەگەر بێمە سەری ئەم ئەخلاقیاتانی پێغەمبەری خوا بکەین لە دنیا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام نە زاڵمە نە تەمسیلی زاڵمەکە نە زوڵمیژی قبول کردە تا کەسێک لە ژیانیدا گوێڕایەڵی پێغەمبەر نەبوو بێ بەڵام لە قیامەت ڕزگاری بکە خوش ئیزنی ئەوە نادا. بەڵێ باشە جا لێرە خوا بۆ پێغەمبەر فەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة بۆ ئیبراهیمش عليه السلام فەرمێ لقد كان لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه دوای کۆمەڵی ئەخلاق باسەکە کە ئەمە هەمووی باسی جورئەت و پیاوەتی و ئازاتی و مەردایەتی و ئەوەی کە ئەمڕۆ بەتایبەت دێمە لە وڵاتی خۆمان بەدەستیەوە ئەناڵێنی نییە لێرە لە ئیبراهیمە باسەکە بەڵام بۆ ئیبراهیم و بۆ پێغەمبەر عليه الصلاة والسلام وا باسەکە. اینجا ئەوەی کە جەناب دەفەرمی چۆن یادی پێغەمبەر بکەینەوە لە پێشدا خوا بە ئوسوە و پێشەنگ باسیەکە باشان دەفەرمێ گوێڕایەڵی بن قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. پێیان بڵێ محەممەد عليك صلوات الله وسلام گوێڕاڵی خوا بن سەرەتا پاشان گوێڕاڵی پێغەمبەرەکەشی بن بۆ چونکە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هەنگاوێک نانێ ئەگەر لە خواوە نەبێ ئەوەی کە پەیوەندی بە دینەوە هەیە پەیوەندی بە باسی خوا و قیامەتەوە هەیە گوێڕاڵی خوا و پێغەمبەرەکەی بن. پاشان يا أيها الذين آمنوا تخصيصي أكاب إيمان داران أي إيمان داران أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم خوا ويرالي خوابن إيمان داران يرالي بيغمبري خوابن يرالي كسانك بن كبرا قورتان كأوانش فرمان وتوجيه لخوا ولا بيغمبر وراقران بلام فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول أما يذكرنا وياه أما بقورة قرتني بيغمبر عليه الصلاة والسلام أقل لشيك تشتيك دا كيشو قرفتك تانهبو بيجرنو بولا إخوة باشان بولا بيغمبر إخوة عليه الصلاة والسلام أقل إيمان دارن شكوفا فرمي إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا أقل إيوه إيمان دارن باورتان بخوها وباورتان بالروجي دعايها إيماني إنساني إيمان دار أمدو تورية كم پایی یەکەم کە باوەڕبوون بەخوایە پای پێنجەمیش کە باوەڕبوون بە قیامەتە لەسەر ئەمەدا ئامەزرێ. پاشان يا أيها الذين آمنوا أطيعوا الله ورسوله ولا تولوا عنه وأنتم تسمعون. گوێڕاڵی خوا پاشان پێغەمبەر بن عليه الصلاة والسلام پشتی تێ مەکەن ئەگەر ئێوە بیسەر و گوێتان لە شتە ئەبیستن قل أطيعوا الله وأطيعوا الرسول فإن تولوا فإنما عليه ما حمل وعليكم ما حملتم وإن تطيعوه تهتدوا وما على الرسول إلا البلاغ المبين. پاشان فرمي گوێڕاڵی خوابن گوێڕاڵی پێغەمبەری خوابن عليه الصلاة والسلام ئەگەر واتان نەکرد بۆ خۆتان سوێنە گلەی لە خۆتان بکەن فإن تولوا فإنما عليه ما حمل وعليكم ما حملتم وەک بڵێ تاوانی خۆت بە کۆڵی خۆتەوە. پاشان ئەگەر گوێڕاڵی بوون چی وإن تطيعوه تهتدوا ئەگەر گوێڕاڵی خوا بوون گوێڕاڵی پێغەمبەرەکەی بوون بەرچاوتان ڕوونە هەموو شتێکتان لێ دیارە ئەزان ڕاست و چەپ لێگەکەنەوە. اینجا يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول ولا تبطلوا أعمالكم. يعني أجر كسر جوار خوا في غمبري خوانه بو كردوا كاني هلاش يعني تو شي كردوا وكوابي ناكي لسر سهول دروس كرد به لسر بفرو خوي دروستي كرد به لسر بفر كهتاوهات أساسي بناكي أتيتو لسر خوي ككاتك لافاوهات أساسي بناكي أتيتو رخيتو كواتا لێرە چۆن یادی پێغەمبەر بکەین عليه الصلاة والسلام بە قودوە زانین و بە پێشەنگ زانین و بە پێشەوە زانینی و گوێڕاڵی بۆکردنی چونکە ئەگەر گوێڕاڵیمان بۆ نەکردچی فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. خوا سوێن دەخوا ئیمانی نییە فلا وربك سوێن بە پەروەردگارت
لا يؤمنون أوانا إيمان ينهينا وإيمان ناهينا حتى شيء يعني نابر إيمان دار بينا وتري إيمان شكو بلي إيمان لبلي إسلام لبلي إسلامتي برسترة إيمان دار لمسلمان برسترة بينا وتري إيمان دار حتى بوخوي أويك پیغمبر عليه الصلاة والسلام نكا بپیشنگ و پیشوای خوی لحمو کارکا کبوی دیتا پیشو جا ممکنه استا کسی بلا شتیوه هيا حمو شتیگه بلا پیغمبر بله دليلم چيا قرآن بيم ده فرمي فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون أما أهل ذكر تنها بو فقه أصولي فقه كاروباري دينية من كاتي جورالي بيغمبرم عليه الصلاة والسلام هرشتيق نايزانم ببرسم لكسي كزاناتره جاء أوشتا لما جالي طبايا لفلكيات دا لا ساو قانونكي شوينو جيغايك دا هي لا هندسة دا لا هرشتيق هيا كاتك برسيارم كرت بدو هذا شمعي بالمدرسة هنا اللي خمر زاناترم برسي يعني بجي كم كردوا أهل ذكرم كردوا يعني جرالي خوابهم جرالي بيغمبرهم عليه الصلاة والسلام ما مستعلوانية أمش برسيارة شي دروس يعني لجاني واقعي من ده أما مستايا وأم بيشكشكارا أم بيجرا يعني شو زانم أمام حاجية أم دا حاجية هر كسيك داليك ادعای شوێن کەوتەی خوا پێغەمبەری خوا دەکا و ئەوەیە کە پێوەستە بە فەرموودەکانی پێغەمبەری خوا و عەلەیهی سەڵات وسەلام دایمە زیکر دەکا و ئەوانە بەڵام ئەفعالی کردداری پێچەوانەی ئەقوالیەتی لەوانەیە ئەمەش شتێکی دروست بێ سا بڵێن بنمونە لەوانەیە سا نەقد لە من بکردن بڵێن لێوە باسی پێغەمبەرەکە عەلەیهی سەڵات وسەلام بەڵام ژیانی تایبەتی خۆی لەوانەیە زۆر پێچەوانە بێ لەگەڵ ڕێنماییەکانی پێغەمبەر لەگەڵ صلى الله عليه وسلم لقال روشتكاني بيغمبر عليه الصلاة والسلام أما لنا مسلمان عند أم ديار ده هي أما بو يكيك لو دار كشنداني كإما بيوينا أنالنين ولا دواي وفاتي بيغمبر عليه الصلاة والسلام مسلمانا اللي دوا كوتون أم باسيك جناب الباسكي أم كارساتي كمسلمان بقصة زور حزيلة دين دارية بلان بعمل كمتر وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله هو المؤمن جاء أجر هاتو يما بوردي تماشا بكين أسبابك شيا أسبابي أم قضية كم آجاي لخدي بيغمبر عليه الصلاة والسلام ولا خدي إنسان وكم آجاي بآجاي لخدي أو عقيدة وفلسفي إنساني لسردام مزراوه شكا پیغمبری خوا عليه الصلاة والسلام دعوكي بوچی بوا ام کسی که دەبێ شوێن پێغەمبەر بکەوێ ئەمە باس ماکەوتمان پێغەمبەر عليه الصلاة والسلام دەبێ پێشنگ بێ بەجێ بکەین بەڵام بین سیر ئەم کەسە ئەگەر سەیری دعوەکەی پێغەمبەر بکە عليه الصلاة والسلام وا نابێ کەواتە بێ ئاگایی ئەم کەسە لە خودی دعوەکەی پێغەمبەرە عليه الصلاة والسلام و لێرەوەش ئەڵێم شوێن کەوتنی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە ذاتی خۆیدا زەحمەت نییە ئەگەر زەحمەت وایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خۆی نەیەتوانی وا بکە بەڵام چاولێگەری و تەقلیدێکی کوێرانەی دەوروبەر وا ئەکا کە زەحمەت بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئینسان بوو وەکو باقی ئینسانەکانی تر هەر ئەوەی کە خۆی تەعالا کە باسی ئەکا لە مەکە ئەیانوچی وەقالوا ما لهذا الرسول يأكل الطعام ويمشي في الأسواق آي شون أبي پیغمبر وابي خواردن بخوا وبروا بناو بازارة وكو إيما به شون أبي وكو إيما به لولا أنزل إليه ملك فيكون معه نذيرا أو يلقى إليه كنز أو تكون له جنة يأكل منها وقال الظالمون إن تتبعون إلا رجل مسحورا أوان بيان وابو أم پیغمبرا أبي ملائكيك بيت ملائكيك ترسينر بيت نكب إنسانك بيو لە بازار ڕێ بچێ پاشان ئەبێ ئەم پێغەمبەرە کەنزی پێ بێ ئەم پێغەمبەرە ئەبێ لەگەڵ یا ئاڵتون ببەخشێتەوە ئەبێ قسەی سەحراوی هەبێ ئەبێ هەرچی وت پێوتری ئەفسانە بەڵام پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام خوا پێوە فەرمێ قل إنما أنا بشر مثلكم باش طاو بێ ئەم لاولام پێیان بڵێ ئەی محەممەد من ئینسانێک وەک ئێوە يوحى إلي أنما إلهكم إله واحد
سەیری ئەم پەیامە ئەمە داوەکەی پێغەمبەرە کە ئێمە لە معناکەی تێناگەین بۆیە پێچەوانەی ئەجوڵینەوە پێیان بڵێ ئەی محەممەد من ئینسانێکم وەکو خۆتان یوحا ئیلەیە وەحیم بۆ لا کراوە خوا وەحی بۆ کردوم ئەو وەحیە چییە بە خەڵکی بڵێن ئەنەما ئیلاهوکم ئیلاه واحد یەک خواتان هەیە یەک زاتەیە کە بەخوای بزانن ئیتر کەسێک کە لێت بۆ ئاغاتە ئینسانە مادەیەک کەسێک کە لێ ئەترسی کەسێک کە شەرمی لێەکەی کەسێک کە دێ لە ژیان تا هاوکاری دەکەن نایکەیتە خوا جاکێ لە ئێوە فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ئەمە مەبەستەکەی باش ئەیچی دوای ئەوە ولا يشرك بعبادة ربه أحدا کێ لە ئێوە ئومێدی ئەوەی هەیە بگاتەوە لیقای خوا و خوا لێی خۆش بێ خوا لێی خۆش بێ هەموو کەسێک کە ئێستا ئەپارڕێتەوە نوێژەکە و ئەچێتە بەردەمی خوا دەڵێ الله ئەکبەر تەمەنای چییە يرجو لقاء ربه أي بقات لقاء إخوة بيقومان دي إخوة لي خوش به دي ليرة فرمي فليعمل عملا صالحا كواتا أما هدفك أما وسيلك بو هدفك لقاء إخوة رزامان دي إخوة هل لو يشو إخوة فرمي لقل كباب فرمي هر كسيك خواي خوش أبيت قل إن كنتم تحبون الله بيان بڵێ ئەگەر ئێوە خواتان خۆشەوێ فاتبعوني يحببكم الله شوێنم بکەون خوا خۆشی ئەوێن ئەها خۆشویستنی خوا گەورەترین نیعمەتە نەک هەر ئەوە ويغفر لكم ذنوبكم خوا لێتان خۆشە مەگەر تۆ ناپاڕێتە بڵێ خوا لێم خۆش بە بێگومان بە مخالەفەی ئەم قەولەی خۆت کە کاتێک تۆڵی خوا لێم خۆش بۆ بڕێ گوناهەکەی نەک خوا لێت خۆش نابێ لێت تۆ ڕابێ بۆ يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون أي إيمان دارا لم تقولون ما لا بوق صدقنوا بو عمل بو بيشواني وسنو كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون اسمه مساقيشون ويكا يك نقطة يعني ما صار اختيار فليعمل عملا صالحا خلق بوق وكردوا أكات إيشي شاكا أكا حر أو مام حاجي جناب ده فرمي منو توج موشينا ئەمە کارێکە کردەوەی چاکە ئەمە من و تۆیکی چوینە دەرەوە دەستی کەسێکمان گرت لە ئەندازەی توانای خۆمان سەدەقەیەکمان کرد بەرامبەری هاوکاری کەسێکمان کرد بە قسەیەکی باش پەڕاندمانەوە لەو جادەیە چەترێکمان بۆ گر با تەڕ نەبێ قڕوویەکی خۆشماندا بە کەسێک هەر عەمەلێکی ساڵح هەر هاوکارێکی بەڵام مهم ئەوەیە نقطەی جەوهەری ئالێرایە ولا يشرك بعبادة ربه أحدا ئەیتر ئەبێ هەموو کردەوەکان تەنها بۆ خوا بێ چاوەڕێ نەکە من کاک بەختیار سوپاسم بکە تۆ چاوەڕێنەکەی من سوپاس بکەم من کە چاکەم کرد خۆم چاوەڕێک سوپاس ناکەم ئەی چی چاوەڕێ ئەوە بکەم إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا ئەمە واکە ئێمە کە کاتێک خراپە ئەەکەین نزانی بۆ خراپە ئەەکەین ماوەسە بەختیار خراپەکەی ئێمە لەوە لە دوای بانگ و نوێژ و قامەت و زیکر و پاڕانەوە و گریانی شەو ئەوانە خراپە ئەەکەین بیرمان چێتەوە کار بۆ خواکەین دین چیەکەین کەسێک جای کار بۆ نەفسی خۆمانەکەین کار بۆ واکەین وڵا فڵان دراوسێ نەڵێ ئەوە عیبەیە فڵان کەس بەخوا ئێستا چیم پێ ئەڵێ بەخوا پارەکانم ئەگەر وا بڵم لەوەچە زەرەری وای لێ بکەم دوای معاشەکەم کەمە بێتەوە یان ئەو فکرە لە ئێمە نییە کە ئێمە هەشت کارە دەیکەین عیبادەتە ئەگەر عیبادەت بکەین بە عیبادەت بکەین نەفسی خۆمان ناخینە پێشەوە سنووری ژیان ئەگەر تەماشا بکەی هەموو ئەو کەسانەشی بۆ خوا ژیاون بە شوێن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ژیاون خەڵک یا بە شێتی زانیون مەرج نە بە شێتی ڕەسمی تو کابرایە چیۆڵی شێتە ئاگای لە ژیان نییە هەرچی پاری دەستەکەوی بەخشێتەوە دایم لە خزمەتکردنی خەڵکدایە دایم بەدەم خەڵکەوەیە دایم بە پارێکی زۆر کەم بە ژیانێکی زۆر کەم قەنەعەتەکە باش و کابرا بووی گونجاوە هەموو سەرەتێتە بەردەستی خوا سەری لێ شەواندا بۆ ناچێت گەشت و گەشتی گەڕانێ نازانم یعنی حتا ئێستا ئەوەی کە جاری وایە مەسەن برایەکە بینی خوشکێکە بینی خوا پلۆپایەکی داوەتێ ئەم پلۆپایی بەکارهێناوە بۆ خزمەتی مجتەمع خەڵک گەڵە دەستخواوەرە تۆرە هەموو پارە بدەیتە بیدەی بە خەڵک بیدەی بە فەقیر یان هەر پارە نییە
ئەم هەموو زەحمەتە بدەیتە بەرخۆت باش چی داوەلەوە بۆ نانچی لە شوێنێک بۆ خۆت ئیسراحەت بکەین نا ئەم دێ یعنی حتا ئەوانەی لە تاریخە کە زۆر ڕەجاڵ بوون یعنی هەژار بوون نانویستووە بکەونە ناو پارەی حرامەوە لەبەر خاتری جەستیان نانویستووە لەبەر ئافرینی خەڵک خۆیان بفرۆشن يعني حتى حەزەکەمەوە بڵم یەکێک لەو برا بەڕێزانە شتێکی نووسی بوو ئینسان لە پێناوی مانەوەی عەقیدە و باوەڕەکەیدا هەموو شتەکانی بفرۆشێ ئاساییە بەس نەک خۆی و عەقیدەکەی بفرۆشێ لە پێناوی مانەوەی شتەکانیدا ئەمە زۆر ئەساسە بێگومان مامۆستا ئێمە بەیادکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پەیمانی چی دەدەین چ بەڵێنێک دەدەین بەخوا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەمانەوێت ئێمە چی بکەین کە ئێمە کاتێک یادی پێغەمبەر ئەکەینەوە عەلەیهی سەڵات وەسەلام هەڵبەت مەبەستمان بەردەوامی یادکردنەوە نەک لە ساتێکی یادەکە خەڵک لەمە تێبگا یادی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نابێت کات و ساتێکی نییە هیچ زمان و زمانی نییە مثلا بۆ نمونە ئێستا من ئەگەر بەسەرعی بۆ جەنابتی باس بکەم یادی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەو لەحزەی ئینسان هەڵەسێ لە خەو تا ئەو لەحزەی ئێوارە ئەچێتەوە ناو جێگا ئەبێ هەموو کاتێکی یادی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام یعنی یادی پێغەمبەر چییە یعنی خۆ نیە هەر کەسێک دەفێ بگرێ بەدەستەوە و بڵێ یا ڕەسوول الله بەقوربانت نا باشە ئەویش کە پێغەمبەری خۆشەوێ و لە خۆشیە جکرێتە بەخشێتەوە و لە خۆشیە سرود و نەشید ئەڵێ ئشکالێکمان لەمە نیە مەگەر خوا نەخواست شتێک بڵێ پێچەوانەی ئەخلاقی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام یا پێچەوانەی خودی پێغەمبەر یا پێچەوانەی خودی دین بێت ئەوە مۆزوعەکە بەڵام ئەو کەسەی کە یادی پێغەمبەری خوا ئەکاتەوە عەلەیهی سەڵات وەسەلام هەڵەسێ لە خەو ذیکر و یادێکە ئەخەوێت ذیکر و یادێکە دەچێتە مەبال و دەبلوسی شێوازەکەی یادی پێغەمبەرەکە بە قاچی چەپ دەچێت و بە قاچی ڕاست دێتەوە ئەو ذیکر و دوعایی کە ئەیکا ئوسلوبی نەزافەت و پاک و خاوێنەکەی کە جێبەجێیەکە ئەچێ بۆ بازاڕ ئەچێتە سواری سوارڕۆ سیارەیەک شتێکە بێت هەموو شتەکانی بڵێ لەگەڵ ماڵ و خێزانی لەگەڵ دراوسەکانی لەگەڵ گەورەتر لە یارمەتی خێزانەکەیدا هەموو جوان لەگەڵ مناڵەکانی دەجوڵێتەوە هەموو ئەوانەی کە تۆ جوان وەڵامی تەلەفۆن دەداتەوە پێشوازی میوانەکانی بەباشی دەکات لەگەڵ دەرو دراوسێ باشە هاوکاری خەڵکەکە وەزیفەکەی بە جوانی دەباتە ئەمانە هەر هەمووی حەزەکەم یەک شت هەیە بیزانین ئەم ڕۆژ لە خوتبەی جومعە من باسی ئەوم کرد کە ئینسان وا نەزانێت گەنجێک تەنها ڕیش دانانی ڕیشێک خۆشێک تەنها لە چێکی داوە بەسەر ئیتر هیچی نەهێشتووە ئەمانە بەشێکن لە ئیلتیزام و یادی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دانانی ڕیش یان ئیلتیزامی خۆشێکی موسڵمان کە لە جلوبەرگیدایە ئەمە گوێڕاڵێ بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تۆ پێ دوابێ هەر بەوەی ڕیشت داناوە دیتر دەبێ خەڵک بە هەموو شتێکت بزانێ نا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە خۆی ڕیشی هەبووە پێش ئەوەی پێغەمبەریش بە هەر ڕیشی هەبووە کە مێزەری بەسەرەوە بووە پێش ئەوەی پێغەمبەریش بێ مێزەری بەسەر وەکو عەرەبێک وەکو بنەماڵە وەکو قوڕەیشێک وەکو ئەهلی مەکە بەڵام مهمەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە دوایەوە دەست پێکا کە خوا پێی دەفەرمێ يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا بو إنا سنلقي عليك قولا ثقيلا قولي ثقيلك يعني پیغمبری خوا عليه الصلاة والسلام دەبێ بێتە وەک خۆی بۆ خۆی لەسەر ئەسڵەکە بووە اینجاس کە بخوای گەورە پەروەردگار بە صادق الأمین يعني خەڵکی وا لێکڕۆ بە صادق الأمین ناوی ببەن خەڵک بە صادق الأمینیان ناو بردووە خۆشی فعلا صادق الأمین بووە هەم صادق بووە هەم ئەمین بووە صادق بووە لەوەرەوەی کە بەردەوام نصیحەتی خەڵکی کردو درۆی لەگەڵ نەکردو ئەمینیش بووە کە نصیحەتی خەڵکی کردو مەبەستی نەبووە بیان شکێنێ مەبەستی بۆ ڕاستیان بکاتەوە کەواتە ئێمە کە کاتێک یادی پێغەمبەرەکەینەوە عەهد و وعدێکە دەین بەخوا عەهد و وعدێکە دەین بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەویشیە بۆ ثبوت و بەردەوامیە کە ئێمە لەسەر ئەو ڕێگا و ڕێبازە بین کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لالای خوا بۆی هێناوین وەکو چۆن خوا فەرمێ قل إنما أنا بشر مثلكم ئێمەوتوانە پێغەمبەر دەبێت بەشەر بێ بۆی خەڵک چاوی لێ بکە خوا فەرمێ بەشەرە دەبێت خەڵک چاوی لێ بکە وەکو ئەمرازێکی وەکو هۆکارێک یعنی کوشتێکی زیندوی بەرجەستە کە ئێمە مرۆڤەکان بیبینن ئەگەر مەلایکە بێ خۆن خەڵک ناتوانێت وەکو مەلایکە بکە
هەر ناتوانن بشی هەر ئەوە کە ئەو حەدیثەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام وەسێ کەسەی دەچنە ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام یەکیان پرسیار لە خەزیەکێک لە خێزانەکانی پێغەمبەری خواکەن عەلەیهی السەڵات وسەلام پێغەمبەری خوا چۆنە؟ ئەوانش باسییان کرد لە ماڵەوە چۆن نوێژەکە چۆنە خەوێت چۆن بە ڕۆژۆ بێ ئەوانشکەن کە ئەو پێغەمبەر بێ ئاوا بکات کەواتە ئێمە دەبێت زیاتر بکەین یەکیان هەر لەوێ بڕیاری داوتی من ژنم نهێناوەتر ژن ناهێنم قەرارم داوەتر ژن ناهێن هەر خەریکی عیبادەتم تەرکی دنیاکەم ئەوی کامتی وەڵای جاکەوا بێ من تا بیانی ناخۆم خەریکی شەو نوێژم چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شەو نوێژەکە و 11 کاتەکە و ئەخەوە باسی ڕۆژوەکەیان کە ئەوی دیکەش وتی من بە ڕۆژوو ئەم هەر بە ڕۆژوو ناشکێنم هەموو ڕۆژێک بیانی تا ئەوە بە ڕۆژم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هاتەوە هەواڵەکەی بیست حەدیثەکە مەشهورە و لای هەموو کەسێک ئەزانراوە صلی الله عليه وسلم بانگی کردن فەرمی ئێوە بوون ئاواتان وت تیان بەڵێ پێغەمبەری خوا فەرمووی من شەو نوێژەکەم ئەشخەوم بە ڕۆژوو ڕۆژەشکێنم ژن و ماڵ و خێزانێکژمێ جا لێرە کە خوا فەرمێ إنما قل بيان بلا إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد ما بس ما تشبع وعدوا بلينك أدين فاستقيموا إليه واستغفروه بردوام من استقامة هبه ولا سر شي لسر أويك أخوا تاقانية حموش تكان بجرنا ولا إخوا باشا أو كاتوا واستغفروه تنها داوي اللي خوش بنيج لشيبكن لأخوابكن بلان وويل للمشركين وإبا حالي أو كساني كواش هاو باش بخوا قرار أدن هاو باش قرار دان كإنسان وابكا هر كاريكي كرد لقل خوادا كسي كشبكا بهاو باش يان خوان خواز هربو أو كسي تربيكا كوابو إيما وعدو بيمانك أدين بخوا ليادي بيغنبري خواه عليه الصلاة والسلام كوعدو بيمانك تيا استقامة وداوي اللي خوش بوني كردنا الأخوة ما نوية وكوتمان استقامة وما نوية لسر الربازكي بيغنبري خواه عليه الصلاة والسلام كخوا بيمانا فرمي ولا تموتن إلا وأنتم مسلمون بۆی بمێنینەوە تا کاتی ئەو کاتی ئەمرین بە مسلمانی بمێنینەوە کە مردینەوە بە مسلمانی بمرین مامۆستا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فرمودەیەکدا دەفەرمێ لەیسە المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء مسلمان ئەم سیفەتانەی تێدا نییە تاعتان و تعلیق لە خەڵک نادا لعنت لە خەڵک ناکە فاحشە ناکە و زمانیشی ینی جوێندەر و دەمپیس نییە ئەنی هەست ناکەیت بەڕاستی ئێستا لە نێو مسلماناندا ئەمە پێچەوانە بۆتەوە ڕێک سەخاوەتمەندن بەڕاستی لە نواندنی ئەم جۆرە هەڵسو کەوتانە نەفرین لە یەک دەکەن ئەم باسی ئەو دەکە غیبەتی ئەو دەکە ئەم دەڵ ئەم ماڵی لە کوێ بوو ئەم دەڵ ئەو وای کرد ئەو دەڵ ئەو وای کرد یعنی بەڕاستی ئێمە سەروەرێکمان هەیە ئەمانەی فەرمووە ئیماندار وا نابێ بۆچی ئیماندار بۆچی مسلمانان ئێستاوان ئەمە دەلالە ئەمەش بەمان ئەمە بۆ تاگشتەکەی نییە کە هەموو کەسێک وایە بەڵام بەڕاستی ڕێژێکی زۆر مامۆستا بەختیار ئەگەر بین سەیری ئەم حاڵەتی ئێستا ئێمە بکەین وەک حەدیثەکەی جەنابەت ئاماژت پێ کرد ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء ئەو طعن و لەعن و جنێودانەی کە ئێستا ئەو گاڵتەکردنەی لە نێوان خەڵکدا هەیە ئەگەڕێتەوە بۆ قەزیەک کە لە هەر ئاەتێک خوای گەورە پەروەردگار کە باسی پێغەمبەرەکە باسی ئەخلاقیەکە باسی دەعوەکەیەکە ئەیبەسێتەوە بە خواناسیەوە نمونەکە ئەو هەبێنینەوە ئەگەر کەسێک تەڵەبە بێت لە پۆلەکەی خۆیدا قەراری داوە خوێنکار و تەڵەبەیەکی زیرەک بێت باش کۆشش دەکا و هەوڵ دەدا کۆشی خۆیەکات حەقی نییە برادەرەکەی تەمەڵە یا تەمەڵ نییە قۆپیە ئەکا یا نایکە پێڵێن جدید یا ناجدید گرنگ قسەوە ناگرێ ئەم خۆی دەبێت خۆی جدیە دایمەن تەڵەبە سەرکەوتوەکانەوەن ئەوانەی کە قوتابی و خوێنکاری سەرکەوتون یان کارکتەرێکی سەرکەوتون لە ژیانە گوێی لێو نیە خەڵک چیەکە گوێی لەوەی خۆی چیەکات خۆی ینی خۆی سەرتەرە بۆ ئیشی خۆی نەک خەڵک لێرە کە ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ئەناسین حەقین یعنی حتا هەنسێرکە ئەفەرمێ ئیننا خوا فەرمێ ئیننا ئەرسەلناکە بالحەق ئێمە تۆمان ناردووە بە حەق یعنی بەڕاستی و حەقت پێیە باش حەقەکە بەشیرەن و نەذیرە صفاتی ئەم پێغەمبەرە مژدەدەرە
بەوەی کە هەر کەسێک چاکەی کرد ئەهلی بەهەشتە و نەذیرە هەر کەسێک خراپەی کرد ئەهلی جەهەنەمە. بەڵام ولا تسأل عن أصحاب الجحيم کێ ئەچێتە جەهەنەم پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لێی مەسئول نییە. ئەمەی کە ئێستا موسڵمانان بەرامبەر بە یەک ئەیکەن لە هەموو عالەمە، من بەرامبەر بە تۆ ئیکەم خەڵک غەڵەتێک لێ بینم ئەیتەقێنم بۆت بیرم چۆتۆ خۆم لەوانەیە هەزارەها هەڵەی وان بێت. باشە ئینسان کە لە پێغەمبەر تێگەیشت حەزەکەم قسەی عارفێک نەقڵ بکەم. کاک ئەحمەدی مفتیزادە بە ڕەحمەت بێ ڕەحمەتی خۆی گەورەی لێ بێ، لە دوای کە لە زیندان دێتەوە لە کاک فاروقی فەرساد بە ڕەحمەت بێ ئەویش شەهید بوو، خۆی بەشەوا بە شەهیدی قبوڵ بکە، لێ نزیکە بێ و لە خزمەتیدا ئەبێ. سێرەکە لەو کاتە لە کاک ئەحمەد خەریکی زیکرەکانی ئێوارانە مەشغوڵە خەریکی زیکر و پاڕانەوەی خۆیەتی لە تەلەڤیزۆنێک تەلەڤیزۆن خەریکە کەسێک پیشانەدا خەڵک دەستی ماچەکە، خەڵک بەکو ئەچن دەستی ماچەکەن و خۆ بە قوربانیەکەن ئەوژەڵە بە زمانی خۆیان دەڵێ کاک ئەحمەد کاک ئەحمەد ها ئەو فڵان کەسێک کە ئەوایە خەڵک چۆن کوڕنووشی بۆ ئەبەن و چی بۆ ئەکەن ئەوانە جارێ دوو جار سێ جار بانگی ئەکە هەر جوابی ناتۆ داجار ئەزانێ ئیتر ئەوەیە بۆ بڵێ چۆنەڵی هەواڵەکە ڕسمی هەواڵەکە زۆر ڕات، یعنی تەنبیهی زیاتری ئەداتێ. ئەویش ئەڵێ بەخوا کاکە فاروق خۆم ئەوەندە عەیبم هەست نامپەرژێتە سەر کەس. سەیری ئەمەکە ئەم عەقڵیەتە ئەم تەعبیرە جگە لە تەعبیرەکە ئەم ڕوحە، یعنی ئەگەر کە لە خەڵک لە سەیری عەیبەکانی خۆی کرد نەیپەرژایە سەر عەیبی خەڵک ئەزانی چ مۆجتەمەعێ دروستە بێ. خۆ ئەمە زۆر مەحاڵە، هەموو کەسێک ناتوانێ وا بێ، بەڵام من دەبێ وابم قسە لەسەر خۆمەکەم خۆم من ئەبێ وابم هەرنا هەر بە فعلی من و جارێ منین ذاتی وەک خۆم وەک عوسمان دەبێ وابم. ئەگەر وانە بم بەڕاستی پێچەوانەی کارەکەی خۆم کی پێچەوانەی ئیدعاکەی خۆم وەکو نەوعیش هەموو مسلمانێک دەبێ وابیر بکاتەوە. چون کە من ئەڵەم وەکو منی ذاتی وەک خۆم هەموو داعیەکەوەی کە پێوترێ بانخواست، پێی دەوترێ مامۆستای ئاینی، پێی دەوترێ ڕێبەری دینی، ئەگەر هوای کرد وەک پێغەمبەری کرد، چکە جارێ قورئان پێمانە فەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. حتا شوێن پێغەمبەر نەکەی خوا ئیدعاکەت ڕاست نییە کە دەڵێ خۆم خۆشەوێ و خواش خۆشی ناوێت، ئەوە لێت عیان بێ. یەک دوو قورئان کە ئەممان پێدەفەرمێن لەولاوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فێرمانەکە. ئاخر بۆچی ئێستا داوا بانگوازی ئەمە بەرهەمی زۆر کەمە؟ خەڵک ناپرسێ، چونکە ئەو کەسی کە خۆت داوەکە ئەکا خۆی پێچەوانەی داوەکە ئەجوڵێت. کێشەکەوەی لیمە تەقولون ما لا تفعلون. جا سیر کە نا سیر کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وەک من بن، ئەفەرمێ وەک من بن، دێ ئەبێ ئێمە جوابین بڵین وەک ئێمە بن، وەک من بن. ئەفەرمێ خذوا عني مناسككم، وەک من حەج بکە. صلوا كما رأيتموني أصلي، وەک من نوێژ بکە. باشە لەولاشەوە قورئان پێمانە فەرمێ شوێنی بکەون، هەتا شوێنی نەکەون خوا خۆشی ناوێن. دێ ئەبێ خەڵک وابێ بۆ ئەوەی ئەگەر وانە بێ خەڵک چاو لە چی بکە؟ چاو لە لارولەوێریەکانی بکە؟ ئەو کاتە بۆیە داوا بانگوازەکەی ئێمە بە شێوەی شام کێشەی ئێمە گرفتەکە ئەمەیە. مامۆستاویستم ڕێک ئەوە بپرسم کاتەکە ژەوەندەی نەماوە، بەڵام ڕێک ئەوەی کە پێویستە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ وەکو من بکەن، کردەوەکانتان با کردەوەی من بێ، پێویستە زانایانش بڵێن کاکە گەرەوە نازانن چاو لە ئێمە بکەن ئێمە چی دەکەین. بەڵام گرفتەکە ئەوەی ئێستا ینی زانایان پێدەچێ ئەوانە بن، سەرکردەی ئیماندار مسلمانان ئەوانەی ئەوە نەکەن. گرفتەکە ئەم قسەکە ئەوەیە، ینی پرسیارەکە بەرپرسیارێتێک گەورەکە تاوانە گەورەکە ناچێتە سەرملی ئەوان کە ئەمان دەبێ قدوێکی حەسەنە بن، ئەمان دەبێ پێشنگ بن، ئەمان زانستەکان خوێندووە، هوشیارن، ئاگادارن بە هەموو داڵان و کەلێنەکانی زانست و عەقیدە و هەموو بابەتەکان، بەڵام ئەوان نایکەن. سیرکە خوا کە وەسی پێغەمبەرەکە پێچە کاتەکەمان ئەوەندە نەما بێ، پێمان دەفەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم.
لعلى خلق عظيم لعلى لسري سروي الروشة برزكان في غمر جوان وبرزكان وإنك سوين دخوا أخوة فرمي بتأكيد شكاته ببيغمبر فرمي سوين بخوا تو لعلى خلق عظيم هميشه قسەی کوردی شێ دەڵێ ڕەوشتە جوانەکان هی پیاوە گەورەکانن جا سير كسيري أمر روشتي في غمبر كخوا باسي أكال قرآن فبما رحمة من الله لنت لهم بوشي خلق في غمبر أو هم خلقي لك وبتو قسيك معناه ما عندك ما مصا جار بلبيني خمان دالن كجاري وهي كسك كادشي سقطوا هلاكا أرين والله إسلامتي أعوب ويا لعصري في غمبرة قسم بخوا إسلامتي لما كنا أحات درو بلا سيرك فبما رحمة من الله لنت لهم تو أي محمد لرحمتي خواويا بو أوان نرمونياني ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك أجر تو ضلرقوا وشكو برنج بويتايا أوان لدورتكو أنا أبونا دي تو تشيبك فاعفو عنهم ليان خوشبه باشا واستغفر لهم داوي اللي خوشبون يعني بوبك وشاورهم في الأمر قفتو قويان بيبكا مشورتي عن بيبكا الراويج عن بيبكا لدواي أوا أما ما وصل اختيار أما أخلاقك زور قورية لرحمي إخوة تو بران نرمي بران بربوان كاتن نرمون يعني أخلاقي في غنبر بوا إنسان شن نرمون يعني بعيب نية باشان رقي وتندي ودمو چاودان بيكا أخلاقي في غنبرني عليه الصلاة والسلام داوي لي خوشبون كردن بو خلق لي خوشبون لخلق جاري لي برن لخلق بخوا قد لي خوشنام تشاون براينا يبين قد لي بل سروان فاعفوا عنهم بلا اگر واستغفر لهم داوي لي خوشبون بو كردن يعني في شيء كامريت لبرأوي الرجل للرجان لو شيء او مردوكا حقي خوي داوا كرد بلا من بخوا خوا لي خوشنابي لو انا حقي بلاي من هو ابو بيت من حقك من دعوته ان جاء وشاورهم في الامر مشورتي عن بيبك يعني هالمشكله يا ابوي ترشي علاقي لقلقت باشا فاذا عزمت هركاتك عزمة جزم بولا سر أو إن جاء فتوكل على الله باشا أو هم مشتاكي إن جاء بش بخوا بسي إن الله يحب المتوكلين خواش كسالك خوش كبشتي بي أبس كبشتي بي أبس بلام هر بش بيبسنا أو هم أخلاق جوانا أقريت بس بر إن جاء بش بخوا بس اللي تركم الله تكان بياوشي أمريشي لدادقايشي أمريشي لبرانبر كرق وستاوا كدايكو باوشي كرقش لوين کوڕەکەی دیارە ئەو کوڕەیە بەشدار بۆ لە کوشتنی کوڕەکەی ئەم پیاوە ئەش دەڵێ من ئێستا بەزەیم بەدایک و باوکی تۆدا دێتەوە کە تۆیان پەروەردە کردو بۆی مرۆڤێکی باشبی بەڵام ئێستا بووی بە بکوژی کوڕەکەی من بەڵام من لێت دەبورم ئەمە چ ڕۆحێکی جوانە ئەمە چ هەستێکی ئینسانیانە و ئیماندارانەیە بەڕاستی لێرە کە خوا فەرمێ فاعفو عنهم لیان خۆش بە ئەمە لە سفەتەکانی پێغەمبەرە داوای لە خۆشبوونی ژیان بۆ بکە لای خوا ئەوەی بەردەوامیاتکردنەوەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام وەشاورهم في الأمر مەشوەرەتیان پێ بکە ئێمە نەنەرمین نە لە خەڵک خۆشە بین نە داوای لە خۆشبوونیش بۆ کەسەکەین سڕوچاومان داوە بە یەکە نە ئیستیغفاریش دەکەین داوای لە خۆشبوونیان بۆکەین حەزمان لێ ماڵ هەموو بۆ خۆمان بێ و بە کەسی نەبەخشین هەروایە لە کاتێکدا بەخشین سەرچاوی ژیانە ئەمە گەورەترین موسیبەتێک ئێمە پێوەیە ناڵێنین ئەوەیە کە ئەمانەوێ هەرچی هی خۆمانە بۆ خۆمان هی خەڵکیش بەرین بۆ خۆمان دێ ئەوە نابێ نەک نابێ ئەوە پێچوانەی ئەخلاقی پێغەمبەرە بۆ ژیانیش ناخۆش یادی لە دایکبوونی پێغەمبەرە ژیانیش ناخۆش دەبێت خۆشیان هەر لە دنیاش ژیان تەنگ و تاریک دەبێت اینجا ڕەحمەتەکەی پێغەمبەر لەکوێ دەرەکەوێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین کە خوا فەرمێت تۆمان ناردووە بۆ ئەوی کە ڕەحمەت بی بۆ هەموو عالەم بۆ لەکوێ دەرەکەوێ لەوێدا دەرەکەوێ کاتێک کە ئینسان بتوانێت تەمسیلی پێغەمبەرێ بکە عليه الصلاة والسلام خلق پێغەمبەری نەدیوە بەس چۆن بزانێ پێغەمبەرێک چۆن بووە کاتێک کە ئەگەر کەسێک نەبێت تەمسیلی بۆ بکە بێگومان هەموو کارێکی جوانی شەوەیە کە پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمانی پێکرد هەر کارێکی جوان کە خزمەتی ئینسانیەت بکە وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا بەڵێ زۆر سپاس بە مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا عوسمان شێرەی کە لە تەورەی ئەمڕۆی بەرنامەکەمان بە هەمیشە یادی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەینەوە زۆر سپاس دەکەین ماندووبان کردی ئێوەش خوای گەورە پەروەردگار لە شوێن کەوتوانی پێغەمبەرمان قبوڵ ان شاء الله تعالى بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویستی پێیان
ڕێز و خۆشەویستیمان بۆ ئێوەی ئازیز هەیە تاوکو و ساتێکی تر بە ئێوەی خۆشەویست دەگەینەوە بەخوای گەورەتان دەسپێرین شاد و کامەران بن خواتان